گیانەکەم من خۆم وعدم نایەتێ ئەیتەوە وا بزانە کراوە تۆ تێم گەێنە بزانم ئەو بۆنە چی بوو یا بۆ خۆ دە ڕۆژە شێتە سڵام مامۆستاجان باشی مامۆستاجان حد عەقڵم جام بوو مامۆستا من هەفتەیەکە ئەو معاملە لێرە هەیە تۆزێککە بۆ دەکەم تۆزێککە بۆ دەکەم فەرموو کاکە من یەک هەفتەیە معاملەم لای جەنابتە عادی چی بزانم ئۆ ئەمە هەر ناکرێمە وەڵا وتە لێرە لای جەنابتە یەک ئیمزایە کێ وتی ئەکرێمە ڕقم 7 و 6 و 7 6 و 7 وتی دەی بە ناموسم لە یەکەوە عقوبەیەم هەتا دە ئەمە ناکرێت لای بەکانی لای بە مامۆستاجان بەس یەک ئیمزای جەنابتە کاکە کوردیە زانی ناکرێت تەواو دەوڕۆ حافیز بێ بگوورە دەست سەرجەم سەرچاوم تێیدا هەڵیگرە سڵاوت لێوێ دە کامێرە بکەنەوە دەی ئەڵڵا مان دەرکەوت ئەوە چییە؟ ئەوە قاشە پەنیرە دەلای بەو هەموو جرە لەبەرتە مە بەس میعین دنیا گەرمە و چێڵی کانتۆرتان نییە دەلای بە ئەڵڵا ئەڵڵا ئەوە چییە؟ ئاخر نابێت دایرەیە خەمیس چۆن بکەمەوە نا تەکلیفی وا نەکەیت ئامان چی ئەڵی مێردەکەوت لە ماڵەوە نییە؟ سلام باشە کە هەمای دوای بۆ دەکەمەوە سەرچاو سپاس دەکەم مامۆستا ئەمرکە وەڵای مامۆستا گوتویانەکە ئیشەکەت بە هیچ شێوەیەک ناکرێت و قانونیش نییە گوتم بزانم چی بکەم ئادی بێنە خزمەتا بێ ئەمە کێ وتی ناکرێت؟ ژووری 6 و 7 6 و 7 وتی بەڵێ ئەگەر ڕۆژێ ئەو ژووری 6 و 7 بە ئاربیجی دانەگرتەوە منی چم نەزانی بێت ئادی ئەکرێت حەد سێرم کرد زانی مەکرێت ئەمەی تۆ زۆر زۆر بەسیتە وا بزانە کراوە زۆر سپاس مامۆستا ئەوە ئیمزام کرد ئەڵێم ئەمە دنیاە نەک ئیشێ شتێکی شێ پێم بێت نەوەکو عەقەڵ بکرێتەمە ئەوەش کارتەکەمە توانین تەلەفۆن بۆ بکەین زۆر سپاس دەکەم مامۆستا سەرچاو یا با بەخێر بێ دەست خۆش بە باوکەڕۆ باوکەڕۆ اینجا ژووری 6 و 7 خۆ بگرەوە هاتە بەقوباتان نازانم من ئەو دیمەنەم بینی ئەها تەک عارەقم دەرە وەڵی شەرمەکەم لەو جۆرە پیاوانەش هەبێت ئارە وەڵڵا مامۆستازی ئێستا چەند زۆر بینەوە پیاوانە بەڕاستی عیبە یاخوا بەخێر بێ کەورە کاک شەمان یاخوا بەخێر خۆزگە کیویتیا وایە چی وێڵی پەتاتی و ڕیشی نەتاشێکی خۆشە لە شیشکیشە چێت یاخوا بەخێر بێت کاک شەمان زۆر مرتاح لەبەر شوونەکەم ڕێک و پێکە ئەمەنە پاک و تەمیزە ئەمەنە بە ئەدەبە ئەمەنە ڕێک و پێکە هەر حەزەکەی تەماشای کرد ئجاژنی باش نیعمەتە خوا بە هەموو کەسێکی نادا ونیا لە وەڵا کە ئەڵێم برسی مەکەی تەواو ناکەم خێرە خواردنەکەم بۆ هێن ئای ماشەڵڵا ئای ماشەڵڵا خۆیان نەکە ئیشەڵڵا خۆڵان ئەو خۆشی هەدەو خۆ سینجا سەیری ئەو لە توو کەرەمەی کە یاخوا بەخێر بی کاک شەمان غەریبیتمان دەکرد وەڵڵا بەخێر بی یاخوا سەلامەتی سوپاس ئەها سەیری کە ئەم هەموو ڕێزە لێ بارێ ماشەڵڵای لێ کە ڕەفیقێکم نیەت بە شەرەف و ناموسم ئەمەنەی حورمەت لێگرێت یەکی تەریقە بۆ خوا پەندەکە خالێکتان نەکە ئیشەڵڵا جا پێچگەنەوە کەس و کارم کەیت ئەمە و احترامێکیان لێ ئەگرێت ئیتر نییە من هەر ئەمن بە قەدرێ ئەو یاخوا بەختەوەر بێت زۆر زۆرم خۆشە زۆر زۆر ڕێکوپێکی بەیەکەوە جارە پاکوتی میزەکەی ولاوە پۆستێ جارێکە گۆریەکانم پیزە بێت حەد بە زۆر پشتی مل مەگرێت دایەکەنە 3000 بۆ مەشوار قەوی واکۆ زۆریشکە لە پیاوەکان پیاوی فەقیر و داماو هەیە نمونەیەکی بەسیط بەیانی تا ئێوارە ئینێرێ بۆ شتکڕی نەیهێنێتەوە لەسەر ئەو مواسەفاتەی کە ئەو ژنە ئەیەوێت بەڵام کە هێنێتە بەردەمی سیرەکە ئەو نییە ئێتر نازانێت چی بکە یان جاری وا هەیە هەسە پیاوە کە ڕاکە میوانم هەیە سینیە چاوێن ئاخر ناڵێ ئەم زرتە زەلامە ئەم بۆ لە زەلامە ئەمە قەفی سمێڵێتی چای پێ بێنم معقولە هەر ناڕازیە واش ناڕازیە خوا سێرێکی ئەم دیمە سلام علیکم سلام علیکم بەخێراتی خەونەکە و هاتە دی ژنەکە عەسارم بۆ کڕیویت ئەڵمانی ئەسڵ وەڵڵا تۆ زێڕی پیاوەکە تاتخوا کوا سێریکەم ئەوە تا ئەڵمانی ئەسڵ یاخوا بەخەینەیەوە ئەمن وتم ئەڵمانی ئەمە وتم جێرمەنی بەجددی وتە جێرمەنی هەی ماڵ برادەرەکەم سۆزان جێرمەنیانەز ئەمە وتم جێرمەنی نەموت ئەڵمانی
وایە کاگاقی خۆتە خەتای منە خوا سەریکە ئەترافیشەکە وەڵای من ئەڵمانیم نابێت ئەیوا جێرمەنی لەکوێ ئەڵمانی لەکوێ ڕاگایسە ئیشێکی باشت نەکردووە ئەیوەنێت خوا ئەژینە ئەڵمانی لەکوێ جێرمەنی لەکوێ عەرز و ئاسمانی فەرقا هەموو شتەکان خەتای خۆمە ڕووی بابی ئەڵمان و جێرمەن بەیەکەوە لاتوە نەوە لەسەر ماڵی عوسمانی برامە لاتوە ئەی کوێراوێکم داوی بۆ پیاوە واسم حتا فەرقی ئەو جێرمەنی و ئەڵمانیش نازانی